بە بۆنەوە پیرۆزبایی لەگەشت مامۆستایانەکەم لە خوێندکاران و قوتابیان و کەسوکاریان هیوادارین بە هەمومان پشتیوانی حکوومەتی هەرێم بین بۆ سەرخستنی پرۆسەی پەروەردە بۆ پشتیوانیکردن لە پێشمەرگەکانمان کە لەبەری جەنگدان کە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی سانایی دەوامی خۆمان بکەین. هیوادارم ئەو ئاستەنگانەی ڕوبەڕی حکوومەتی هەرێم بۆتەوە هەم لە ڕووی نەبوونی بودجەوە و دواکەوتی موچە و کەمی پێداویستیەکان و دروست نەکردنی بینایی خوێندن ئەمانە تێپەڕێنین و هاوکار بین و ئەمە نەکەینە کێشەیەک بە تایبەتی مامۆستا بەڕێزەکان بۆ ئەوەی ئەم ساڵمان لە ساڵی ڕابردوو باشترکەین ڕێژەی دەرچوونمان بەرزکەینەوە و بیبینە مایی ئەوەی کە پشتێنەیەکی پۆڵاین بین بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ سەرکەوتنیان بەرامبەر بە تیرۆریستان و دەمکوتکردن و دەرزدادانێکیان کە جارێکتر نەوێرن بێن نزیک بنەوە لە سنوورەکانی کوردستان. سوپاس بۆ ئێوەش هیوام وایە بە پشتیوانی خوا هەموو لایەک ساڵێکی بێکێشە و بێکەم و کورتی بێ. پێشەکی بە بۆنەی هاتنی ساڵی خوێندنی تازەی 2015-2016 پیرۆزبایەکی گەرم لەسەر جەم قوتابیان خوێندکاران مامۆستایان دەکەم کە ئیشەڵڵا ساڵێکی پڕ سەرکەوتن و خۆشی و زاڵبین بەسەر ئەم قەیران و کێشە و تەنگ و چەڵەمانەی کە هەمانە و کە لە ڕابردووشە هەمان بووە داوە لە مامۆستایانی بەڕێزەکەم کە دەزانم باری ئابووری چەند گرانە کە دەزانی ئەو قەیرانی سەمانە چ کارێکی کردوتە سەر هەر هەمووان بەڵام ئێمەی مامۆستا کارەکەمان کارێکی پیرۆزە ئێمەی مامۆستا ئەبێت بەرەوڕووی ئەو قوتابی خوێندکارانەمان بین بە ڕوویەکی گەشاوە بە ڕوویەکی خۆش کە ئەوانیش بەڕاستیەکەی تۆزێک ئەو کێشە و گیرگرفتانی کە هەیەە لە دڵیانە و لە مشکیانە لە ماڵەوە کە باسێکرێ کە هاتنە قوتابخانە لای ئێمە لە بیریان بەرینەوانێ هەموو هەست و هۆشێکیان لای خوێندن و قوتابخانە بێ ئێمە وەک پەروەردە هاوکاری مامۆسایان دەبین هاوکاری کەسوکاری خوێندکاران دەبین. بە بۆنەی دەستپێکردنەوەی دەوامی ساڵی خوێندنی 2015-2016 پڕ بە دڵ پیرۆزبایی خۆمانە ڕاستەی قوتابیان و خوێندکارانی سەرجەم قوتابخانە خوێندنگەکانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵات و سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان دەکەین. هیوادارین ئەم ساڵ هەرچەندە ساڵێکی سەختە بەڵام هەرچی چۆنێک بێ بتوانین دەوامی خۆمان بە ڕێکوپێکی ئەنجام بدەین و مامۆسایانی بەڕێزیش جارێکی کە بە گوڕوتین و بە ڕاستە وەزعی دارایی دڵیشکاندون بەڵام وا بکەن کە پۆلەکانی خوێندن چۆڵ نەبێ قوتابیان و منداڵان و خوێندکارانمان لە پۆلەکانە ئاسوودە دراسی خۆیان بکەن بۆ بۆنەوە سوپاس و پێزانینی خۆشمان ئاڕاستیان دەکەین کە ساڵی ڕابردوو توانی بیان خۆناغی خوێندن بە شێوەیەکی ڕێکپێک بەڕێوە بەرن هەروەها بۆ ئەم پیرۆزباییشی گەرم لە مامۆسایانی ژەکەین و هیوادارین هاوکارێکمان بن بۆ ئەو پرۆسەیە. زۆر سوپاس. بە بۆنەی ساڵی نوێی خوێندنەوە پیرۆزبایی لە سەرجەم مامۆسایان و خوێندکاران و قوتابیانی کوردستانەکەم هیوادارین ئەم ساڵی خوێندن بتوانین سەرکەوتن بەدەستبێنین لە سەرجەم بوارەکانە بەسەر هەموو قەیرانەی کە ڕوبەڕووی مامۆستا بۆتەوە ڕوبەڕووی قوتابخانەکانمان بۆتەوە دیارە بێگومان یەکێ لە وەزعانێک کە ڕووی کردوتە مامۆستا یاخود لەسەر کەرتی پەروەردە کاردانەوەی ئەبێت بابەتی داراییە هیوادارین بابەتی دارایی چاک بکرێت و تاوەکو مامۆسایان بە دەرونێشی ئاسوودەوە بڕۆنە پۆلەکانەوە بتوان خزمەت بە ڕۆڵەکانی گەلەکەمان بکەن بێگومان مامۆستا تاتۆ لە خەمنەی ڕەخسێنی ناتوانین نەوەیەکی تەندروستی پێشکەشکات هیوادارین ئەم ساڵی نوێی خوێندن بتوانین پایەکانی حکوومەتی هەرێم زیاتر پتە بکەین بتوانین پژێری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین پژێری ڕۆڵەکانمان بکەین و لەگەڵ ئەوەشە ئاوات و ئامانجەکانی مامۆستا بێتە دی و مامۆستا لەو نەهامەتێک کە ئێستا تێدا دەژی بۆی وەزع سیاسی و ئەو دۆخی کە ناوچەکە تێکەوتووە ئەو کێشانەمان نەمێنێ و بتوانین پەروەردەیەکی تەندروست بەرهەم بێنین. بە بۆنەی ساڵی تازەی خوێندن 2015-2016 پیرۆزبایی خۆم ئاراسی سەرجەم خوێندکاران و قوتابیان و مامۆسایانی بەڕێزەکەم هیوادارم ئیم ساڵ ساڵێکی پڕخۆشی و سەلامەتی بێ بۆ هەموو لایەک و ئینشاءالله ئەبێتە هۆی مای سەرکەوتنی پێشمەرگەکانمان بەرەی جەنگانە تێشکانی تیرۆریستان. بێگومان ئێمە وەکو پەروەردەی ڕۆژ ئاوای سلێمانی و یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگاکانی ڕۆژ ئاوای سلێمانی پیرۆزبایی لە تەواوی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران و هەموو فەرمانبەرەکانی ناو پەروەردەش ئەکەین بە بۆنەی ساڵی نوێی خوێندنی 2015 بۆ 2016
خوازیارم ئەم ساڵێکی پڕ لە داهێنان و زانست و ڕۆشنبیری بێت لە تەواوی هەرێمی کوردستاندا. ئێمە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ڕۆژی 15 نۆ لە گوندی داری کەلی بێگومان ئێمە هەموو ساڵێ لە ناوشاری سلێمانی زەنگی ساڵی خوێندن لێدراوە. ئەم ساڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی پێی باش بوو لە گوندێکە ئەو زەنگی ساڵی خوێندنە لێ بدرێ بۆ ئەوەی مناڵانی گوندەکانیشمان بێبەش نەبن.